زاهاژە ئەوەندە گەرمە کاریگەری گەرمە هەر لەوە نییە کە ڕۆژانە گەرمامان دەوێت پێویستمان بە خۆفێنکردنەوە هەیە پێویستمان بە خۆشۆردنی زیاتر هەیە و پێویستمان بە ڕێگایەکی شەیە بۆی بتوانین لەم گەرمایە پێستمان بپارێزین چونکە هەمومان ئەو تیشکی خۆرە بەتیم پێمان دەکەوێت ناچارین ڕێگایەک بدۆزینەوەیان گوێ لە ڕێنمای پزیشکان بگرین چۆن خۆمان بپارێزین بۆیە لەسەرم بابەتە دەوەستین میوانمان دەبێت ڕێز دکتۆر سەنگەر جەلال پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاری بەمبیانی لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت دکتۆر زۆر بەخێر بێ دکتۆر بەخێر هاتی بەیانیت باش دکتۆر یەکەم بەرکەوتنمان بە تیشکی خۆر پێستە یاخود بە تایبەت پێستی دەم و چاومان کەواتە ئێمە چۆن بتوانین لەم گەرمە تااقەت پڕوکێنە لەم گەرما وشکە پێستمان بپارێزین بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتە سەبارەت بە پێست وەکو معلومی جەنابتانە پێست گەورەترین ئۆرگانە لە لەشی ئینسان وەکو باست کرد پێست یەکەم شت کە هەتاو تەسیری لێ دەکات کە گەرمی کە گۆڕانکاری لە پلەکانی گەرمە تەسیری لێ دەکات ئەکید پێستە فمەفروضە ئینسان ئاگای لە خۆبی لە وەرزی هاوینە ئەو ڕێنمایانە چنە مەسەلەن بۆ ئاگامان لە خۆبی تەڵان ئەوە دەبێ چەندی بکرێ ئەگەر زۆر ضروری نەبی لەو کاتانێک کە تیشکی خۆر زۆر بەقووەتە یعنی ئینسان ئەگەر هیچ ئیشی نەبی ئەوە نەستە دەرێ ئەو کاتەش کە تیشکی UVB لەبەرەوەی لە هەتاو دوو جۆرە تیشکمان هەیە زیاتر هەیە بەس دوو جۆری سەرەکیمان هەیە UVA و UVB يعني UV يعني شەپۆلی سەر و وەنەوشەکان بابێنەوە ف UVA و UVB مان هەیە ئەو وەختێک کە UVB بە تایبەتی بەقووەتە کە دەکات لە سعات 10 سبەینەوە تا سعات 2 نیوڕانێ هەندێک جار لە هەندێک شوێنان حتا سعات 4 بابرین باش عسر ئەو وەختە دەبی ئینسان زۆر ئاگای لە خۆبی ئەگەر زۆر ضروری نەبی نەستەدەرێ ئەوە ضروریە لەبەرەوەی ئەو UVB هۆکارەشی سەرەکی سووتانی پێستە یعنی ئەگەر منداڵک لەو کاتەی لە دەرێ گەمەی بکە مەسەلەن یان هەر کەسێک لە دەرێ بوو و نیو کاتژمێر لەوانەیە یان هەندێک زیاتریش لەوانەیە پێستی بسووتێ کاگتۆر کاریگەری لە کەسێک و بۆ کەسێکی تر جیاوازە ینی بۆ نمونە لە منداڵ بۆ گەورە لە ئافرەت بۆ پیا و لە کەسانی بەتەمان یان هەمان شتە بەڵێ ناکەیت جیاوازە ینی لە منداڵ و گەورە جیاوازە منداڵ لەوانەیە پێستی حساستر بی بابرین و هەروەها یان لەوی مهمتر ئەوەیە کاریگەریەکە تەسی ینی جیاوازە بە جۆرەی جیاوازی پێست ڕەنجی پێست بابرین ڕەنجی پێستی سپی بەرگری کەمترە لۆ هەتاو و سریعتر دەسووتێ پێستی ئەسمەر بابرێن لەبەرەوەی مادەی میلانینیان زۆرە ئەو سبغەکەی پێستی بابرێن ڕەنجی پێستی بەقووەتە فەوە وا دەکە حیمایەتی بداتە پێستەکەی بەڵام پێستی سپی زیاتر معارەزە لەوەی بسووتێ و کاریگەری هەتاوی لەسەر بەدیار بکەیت وڵا دکتۆر کاریگەری هەموو شتێکی لەسەر بێ بەتایبەت مناڵی سپی پێست زوو نەخۆشەکەوێ زوو ئەسووتێ لەبەر هەتاوی تر زۆر جاران خۆزگە ئەسمەرێکی گەنمڕەنی جوان بووە بەزەم سپیە حەزیەکان دەڵێن خوێنیشان شیرینترە بێگومان خوێنیان شیرینترە و مناعاشیان باشترە باشە دکتۆر ئێمە ئازانین کە خۆر تیشکی خۆر سەرچاوەیەکی باشە بۆ وەرگرتنی ڤیتامین دی کەواتە ئێستا ئێمە لە چ کاتێکا بتوانین ڤیتامین دی وەرگرین بەڵێ خۆی ڤیتامین دی فعلەن ضروریە لۆ لەش ئەکید و سەرچاوە سەرەکیەکەس وەکو باست کرد هەتاوە تیشکی خۆرە ڕۆژانە 15 دقە هەتاو ضروریە لە ئەوەی ڤیتامین دی ینی وەرگرین بابرێن یان لەشمان دروستی بکە طبعا ئەو کاتانێک کە هەتاو زۆر بەخۆتە ضروری نییە ئینسان خۆی بداتە بەر هەتاو بەس ئەو کاتانەی کە هەتاو زعیفترە نێزیک مەغریب مەثەلەن یان وەختی سعات 8 و نی و 9 بەیانی ئەو کاتە ئینسان دەتوانی خۆی بداتە بەر هەتاو و دەکرێ یعنی ئەگەر لە ماڵەوە بی مەسەلەن دەست و یعنی ئەو جەیانی هەندێکی شوێنەکانی لە دەرەوە بی و دەکرێت کرێمی هەتاو لۆ دەموچاو عەلەقەل بەکار بینی لە ئەوەی هەرکوبی حیمایەتی دەموچاوی هەر کاتێ بچیتە بەر هەتاو کە تەنانەت بۆ وەرگرتنی ڤیتامین دیەکەش پێویستەکە باشتر وایە بەڵێ لەبەرەوەی طبیعەتی تیشکی خۆر ئەوەیە ینی تەسیری تەراکمی هەیە ینی مەسەلەن ئەوڕۆ ئەگەر 10 دقە هەتایی پێکەت سبەی 10 دقە حتى نهایەتی هەفتەی تقریبا دەکات 50-60 دقە حسابکە لەبەر هەتایی ڕاوەستای يعني دانیشتی فأويان يعني باجنية لو بيست أكيد وهذا سرتولوتي سريعتر بيابي وبيربوني بيستي بيش وقت دروز دبي لو كاش. بله. يعني دكتور وكوي بأماشة بدا
دژە خۆرە کرێمی هەتاویە یان هەر ناوێکە ئەمە بەکاربێنین بەڵام چەند گرنگە جگە لەمانەش وەکو با بڵێن حاڵەتێکی سروشتی وەکو ئەو سوودەی کە تیشکی خۆر هەیەی بۆ جەستە و بۆ ڤیتامین و بۆ پێست چەند گرنگە کە تیشکی خۆر لێماندا ئەکید باسمان کرد طبعا گرینگە و باسمان کرد ڕۆژانە 15 دقه تەنها 15 دقه کافیە لە ئەوەی ئەو ڤیتامین دیمان لۆ دروستکە کە لەش پێویستی پێیە کات جیاوازە ینی بۆ نمونە بەیانی خۆرەکە لێ دەبدا یانی وەڕۆیان ئێوارەکە بەڵێ بەڵێ ئەوەکو گوتمان بە یان کە هەتا زۆر بەخۆتە بە تایبەتی ئەو ماوەیە زۆری نییە لەو کاتانێک کە تیشکی خۆر زۆر بەخۆتە هەتا لێماندا لە وەختی تر وەکو باسمان کرد سعاتێک پێش مەغریب مەسەلەن یان سعات نوێی بەیانی ئەو وەختانە باشترە باشە دکتۆر زۆر جار ئەوترێ کە ئەو کرێمەی بەکاریهێنیت بە تایبەت لای خانمان بەشێک فاوندیشنی تیا یاخود ڕێژەکەی بەرزی و نزمیەکی هەیە بۆ تیشکی خۆرەکە کامە کرێم گونجاوە کە بتوانین لەم کاتە بە تایبەت لەم وەرزە گەرمە بەکاری بێن بەڵێ خۆی دەمینێتەوە سەر جۆری پێست هەندێک پێست هەیە چەورە ئەمە نەوع کرێمەکی لۆ دادەنین هەندێکی هەیە وشکە کرێمی تر لۆ دادەنین و هەروەها وەکو باست کرد بە جۆرەی وەرزیش بابێن کە زۆر هەتا زۆر بەخۆتە ئەمە عادەتەن SPF هەیە دەرەجەی دژە خۆرەکەی SPF 50+ زائیدی لەگەرە ئەویان بەکاردەینین لۆ ئەوەی بابرێن زیاتر پارێزیمان بکە لە تیشکی خۆر باشە ئێستا ئێمە خانمان بڕێک مەیکاپمان پێوەیە ئەمە چ زیانێکیە بێ ئەگەر دژە خۆری بەکار نەهێنا بێت چونکە ئێمە زۆربەی کات دژە خۆرەکە لە سەرەتا دادەنین دواتر جۆرەکانی دیکە بەڵێ خۆی ئەگەر وا بکرێت کێشەی نییە بە دژە خۆرەوە مەیکاپ هیچ مشکلی نییە وەکو باست کرد هەندێک دژە خۆر هەیە لە خۆی ئەساسی لەناوە یعنی وەکو مەیکەپێک دەکرێت بەکار بێ بەڵام ئەکیت ینی بێ دژە خۆر و مەیکەپیش دابدرێ ئەوە یان لەوانێت تەسیری هەتاوەکەی هێشتا یان خۆرەکەی زیاترکە لەسەر پێست ڕەنگی پێستم گۆڕی و تاوە دکتۆر سەنگەر هاوینان زۆربەی خەڵکی ڕوو لە شوێنە گەشتیارەکان بۆ ناو ئاو لە مەلەوانگاکان لە هەموو ئەو شوێنانە دەکات لە کاتێکدا مەلەوانی دەکەن کە تیشکی خۆریشیان لێ دەدا ئەمە کاریگەری زیاترە تۆ لە ناو ئاوی تیشکی خۆریشە لێدەدا چی لە پێستەکەدا بەڵێ طبعا ئەگەر مەلەوانگەکە کراوەبی ئەکیدەوە هەتا زیاتر پێی دەکەوی و تیشکی خۆریش تەسیری زیاترە لەبەرەوەی ئینسان زیاتر لە ناو ئاو دەمینێتەوە کە معڕەزە زیاتر هەتایی پێ بکەوی فلۆیە ئەو حالەتەش دیسان هەندێک ینی بەکارهێنانی دژە خۆر زۆر زۆری هەندێک دژە خۆر هەیە وەتەرپروڤی پێ دەرێن هەندێکیان هەیە تا 40 دقەی هەندێکیان هەیە تا 80 دقە دەکرێت بەکار بێ و ئەگەر بچنە ناو ئاویش بابرێن تەسیری خۆی هەردەبی ئەگەر نا مەفروزە ماوە دووبارەی کاتەوە یان دژە خۆرەکەی لێدا ئەگەر زۆر ماوە لەبەر هەتاو باشە دکتۆر زۆر بەمان تووشی سووتانی پێستە بین لەبەر تیشکی خۆر یاخود بەهۆی گەرما زۆر جارەگەر تیشکی خۆر ڕاستە و خۆش بەرمان نەکرێت بەڵام گڕەی گەرماکە تووشی سووتانەوەیکی پێستە بین چارەسەری ئەم سووتانە چۆنە بەڵێ خۆی چارەسەری طبعاً ئەوەیە کە هەستمان پێکرد کە سووتان هەیە هەندێک ڕێنمایی هەیە دیسان دەکرێت لۆ نەخۆشەکەی باسکەین یان لۆ حالەتەکەی باسکەین یەک لەوان دەکرێت کەمادات لە ماڵ بکرێ مەسەلەن سعات 2-3 سعات زارێک دەدەقەک کەماداتەکی ینی هەر پەڕۆی بە ئاو بابرێن پەڕۆی تەڕ دابدرێ لەو شوێنانەی کە سوتایە هەندێک کرێم هەیە دەکرێت بەکاربێ وەکو کرێمی هایدرۆکۆرتیزۆن دەکرێت بەکاربێ کرێمە شێدارەکان دەکرێت بەکاربێ و بەڕاستی هەندێک جاریش حالەتەکە بەقوتە حتا چەند زۆرە حەبمان هەیە دەکرێت بدەینە باشە هەرچەنە دکتۆر ئێوە زۆر لەگەڵ بەکارهێنانی یاخود ئێوە لەگەڵ خواردنی میوەکانن بەڵام زۆر جار ئێمە توانین لە ماڵەوە پارچە خەیارێک یاخود پەتاسیان ئەم بابەتانەمان پێڵەن بەکاری بێنن یان ماست بەکاری بێنن ئەمانە زیانی هەیەیان بەنسبەت ماسک طبعا دەبی بزاندرێت چنەوەکە و بە جۆرەی پێستی ینی بەڕای من دکتۆری پێست داینێ ئەو ناو ماسکانە یان مازدانان خۆی ماستەکەش هەندێک جار ترشە بەڕاستی مادەی ترشی لەوانەیە تێدابی
عندك جا خيار خيار ماز دادنه خياراتی جان دروست کردن خوي خيار زارسكي كي تاو درست دك خوي خيار لواني ماده بابرين تراتيه شي هبي يعني وكو شيداريه شي استفاده هبي بس ماست زور يعني نصيحتنا كم كزور بكاربي وكو باس مان كر لو يعني عندك ماده تيدايا ك لو عندك زوري بيست لواني توشي هستياري بك باشا يا دكتور عندك من حيا لو خومن يعني سروشتيان هەستیاریمان زۆرە سووربوونەوەمان لە پێستمان زۆرە خوشت لە پێست زۆرە ئەمانە پێویستە زیاتر لە کەسانی ئاسایی لە کاتی گەرما خۆیان بپارێزن بەڵێ خۆی هەندێک حالاتمان هەیە بەڕاستی هەستیاری هەیە لۆ تیشکی خۆر یعنی کە دەستە بەر تیشکی خۆر وەکو گرمژێکی پێیا دەبی وەکو زیبکە و شتیوا پێیا دەبی لە قەلبی تەمان دەبی ئەوە خۆ پارێزی بکە ینی بابرێن ئاگای لە هەتاوە بی و زلی گونجاو لە بەرکە لۆ ئەوەی يعني هتاوك تأثيري لنا يعني خوي لخوي ده حساسي هي لو هتاو فهو طبعا حالته شيء يعني تبي أجي لخوبي عندك حالات هي مثلا نواني كذب كيان هي أو إيش هر زور باجنية يعني ورزي جرما باجنية لو يعني لبروي عادة نواني زب كيان هي بيسيان تصورة أو تصورية لجر عرقة كردنا كبيكوا لو أنا مساماتي بيستكي بقرنو زب كيلو زياد بي هروها إنسان معرضة أواني كزياتر عارقة كان وزياتر الأشياء بابرين قابليتي هي له التهابات واشتواء بتايبتي التهاباتي فطريات يعني كروي بيس بابرين فأوانا شهر يعني دبي زياتر آقايا لبي لبرو عارقية أو تزوى قرمة وادك كالتهابي فطريات دروز بي هروها التهاباتها كانت التهابي بكتيريا وأوانا عندك كسي معرضة زياتر وأواني كبيستيشيان وشكا براسي تبي زياتر آقايان لهتاوي لبروي يقل تأثير كاني هتاو أو كبيست وشك دكا يعني بتايبتي يقر زور لبر هتاوبن فأكيد يعني بجوري حالتي بيست يعني أواني كحساسن أواني كهستيان نبي زياتر آقايان لخود باشا دكتور رنمایی تو چیه بۆ هاوڵاتیان چونکە ناتوانین نینە دەرەوە لەبەر ئیش و کارەکانمان ئایا بەرکەوتنی تیشکی خۆر ڕاستە و خۆ کاریگەری زۆرەیان هەر گەرماکە بەگشتی کاریگەری زۆرە و لەم کاتەدا چی بکەن لە کاتێکا ناچاریشن بچنە بەر گەرما و کار بکەن بەنسبەت وەرزی هاوین وەکو باست کرد گەرمایەکە خۆی لە خۆی تەئسیری هەیە لەبەرەوەی ئینسان زیاد عارەقە دەکە وا دەکە کە کێشەی پێستمان زیاتر بی هەروەها هەتاوەکە طبعا وەکو باست کرد هەندێک کەسەیە ئەسڵن ئیشی لەبەر هەتاوە وەکو پۆلیسەکان و پۆلیسی هاتووچۆ یان مهندس و عندك عملەکان فدەبی زیاتر ئاگایان لە خۆبی یان یەک لەو شتانە دەکرێت بەکارهێنانی بەڕاستی چەتر ینی ئەوانەی کە پێیان دەکرێت لەبەر چەتری ڕاوەستن و یان لە جێیەک سێبەربی مەسەڵەن شەرط نییە بزەبت لە بچنە بن هەتای ڕاوەستن ئەوە یەک لە شتەکان یەک لەوان کڵاوی گەورە بەڕاستی دانان لەسەر ئەویش گرنگە لە خۆپارێزی جلی فاتح بتايبتي سبي أو طبعا باشترى لبروي رجاي عرقة كردني كم تردبي أو نوعي بله وطبعا بأكيدي بكار هناني كريمي دجاخور ونوي كردنوي كريمي دجاخور بابرين خوي خاصة تاوكا كمباشر بيدكي مفروض 2 ساعات زارك أو كريمة دجاخورة دوباره كاتو لبروي تأثيري سبر كم تردبتو زۆر سپاس بۆ تۆ دکتۆر سەنگەر جەلال کە بەم بەیانی لەگەڵ ماوەی سپاس بۆ ڕێنماییەکانت ئەم ڕێنماییانە گرنگ بوو بۆ ئەو کاتە کەشەکە زۆر گەرمە هەر دەڕۆین و دێین ئاوێک بە دەموچاوماندا دەکەین نەهەچارین دۆستێک خۆمان پێێنی و بکەینەوە سپاس بۆ ڕێنماییانە سپاس دکتۆر بەخێر هاتی